خۆشەویستانم بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم ئەمڕۆ وەک گوتم دوو زانکۆ بەشدارە، ئەمانەوێ بە خێراتنیان بکەین، ئەوانیش زانکۆی دهۆک واربین هاشم تەمەن 27 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی پاراستنی ڕووەک، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە نووسەر. سندوس فرەنسۆ تەمەن 20 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. دڵشاد محەممەد تەمەن 18 ساڵ، قوتابی خۆناغی یەکەمی بەشی فیزیە، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی گەورەی بواری فیزیا. ئەحمەد محمود تەمەن 22 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی پزیشکیدان، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. مەگەڵێک بزانین کۆنگیر ناڤوریکەش بوو سەرکەفتنێ بۆناهیا خۆ بەهاریکاری هەواڵت خۆ دەسەرکەوین دەسەرکەوین بانەهیا خودی ئەز و تیمێ خۆ دەستێرەکانی زانکۆ سەرکەوی. ئینشەڵڵا چاوەڕێی سەرکەفتنینە. و زانکۆی کۆیە. ڕعد مستەفا تەمەن 23 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی جوگرافیا، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە پسپۆر لە جوگرافیای سیاسی. مارینا باپی تەمەن 21 ساڵ، قوتابی خۆناغی سێمی بەشی پزیشکی گشتی، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە پزیشکێکی سەرکەوتوو. هاوتا سەلام تەمەن 20 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی مێدیکال مایکرۆبایۆلۆژی، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. شعبان ئیسماعیل تەمەن 23 ساڵ، قوتابی خۆناغی چوارەمی بەشی مێژوو، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. هیوادارمەوە بتوانین توانەکانمان بەدەر بخەین و سەرکەوتوو بین لەم خۆناغەدا. هیویا سەرکەفتنی باوەڵت دخوازم بە هیوای سەرکەوتن. هیوادارم سەرکەوین. ئێمە وەکو زانکۆی کۆیە بەشداریمان کردووە لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ لە کەناڵی کەی 24. هیوادارم سەرکەوتوو بین. زانکۆی دهۆک، زانکۆی کۆیە، خۆتان حازرکەن بۆ وەڵامەکە. پرسیارەکە دەڵێ چەند ساڵ جارێک مانگی شوبات 29 ڕۆژە؟ زانکۆی دهۆک 4 ساڵ. زۆر ڕاستە. وەڵامی ئەم پرسیارە هیچ خاڵێکی لەسەر نییە، تەنها بۆتان هەیە مافیەوەتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن لە کەتەگۆریەکان، ئەوانیش کیمیا، فیزیا، ئەدەبیات، لۆژیک، بیرکاری، مێژوو، جوگرافیا، هونەر، وەرزش، تەکنەلۆژیا، بایۆلۆژی، تەندروستی. تەکنەلۆژیا یەکەم کەتەگۆری و یەکەم پرسیار. ئەی و بی هەیە؟ ئەی بەکام یەک لەمانەی خوارەوە ناتوانرێت سلایدی پاوەرپۆینت پێش و پاش بکرێت؟ ئەی ئسکەیپ، بی سپەیس بار، سی ئینتەر، دی ماوس. سی چرکەتان هەیە؟ سپەیس بار، ئسکەیپ، سپەیس بار، ئینتەر، ماوس. ئسکەیپ ئەی ئسکەیپ ئەی. کۆتا وەڵامتانە؟ کەواتە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە. وەڵامەکەتان ڕاستە، زانکۆی دهۆک و دەخاڵتان بەدەست هێنا. زانکۆی کۆیە کەتەگۆریەک هەڵبژێرن. مێژوو 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 ئەی و بی هەیە؟ گروپی ئەی. ئەی لە چ ساڵ و ڕێکەوتێک هێزەکانی دەوڵەتی عێراقی قەڵاتزیان بە فڕۆکە بۆمباران کرد؟ ئەی 24 ئازاری 1973، بی 24 نیسانی 1970، سی 23 نیسانی 1970، دی 24 نیسانی 1974. سی چرکەتان هەیە؟ دی. وەڵامی کوتامان دی. دی 1974 24 نیسان. دی 24 نیسان 1974. بزانین وەڵامەکەتان ڕاستە؟
زانکۆی کۆیە وەڵامەکەتان ڕاست بوو 10 خاڵتان بەدەست هێنا. زانکۆی دهۆک چی کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنۆلۆژی. تەکنەلۆژی ئەی نەماوە تەنها بی کەواتە بی ئاسانە. بەکام کلیل لەمانەی خوارەوە سلاید شۆ دەست پێ دەکات لە پاوەرپۆینت؟ A F7 B F5 C F1 D F3 چی شرکەتانەیە؟ F5 نینە سەداسە F1 نینە سێوان حەفت لا ايه شكو ايه في حرف سؤال بچەندە ینی بکات ايه كان F1 بيجي F1 سي يعني F1 C C F1 بزانین F1 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست BF5 ناتاتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کۆیە جاریشتر دێن وڵاتان و کاتەگۆریەک هەڵبژێرن. ئەم جارە بایۆلۆژی هەڵبژێرین. بایۆلۆژی ئێستا لە بایۆلۆژی ئۆکەی بایۆلۆژی چی هەڵبژێرن؟ ئەی یا بی؟ ئەی ژمارەی ئەو توخمانەی کە بە شێوەی گشتی لە هەموو پێکهاتەکانی ژیاندا هەن چەندن؟ ئەی 8 توخم B 5 توخم C 6 توخم D 12 توخم C چرکەتانەیە؟ ما بس اللي تخ ما كانش تو زۆرم کرد. ناتوانم هیچ ڕوونکردنەوەی بەم. يعني بس نظام تخمي شي ما دەزانین بەس تخمة ئەگەر چێ دەزانین هشت يعني دوزنا يازك سومن هشت کاتەوە بەس دەچرکەم مای هازوو بە زوو وەڵامێکم بنێ؟ هشت اي ئەی 8 باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. شەش توخم وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کۆیە. زانکۆی دهۆک تەندروستی. تەندروستی ئەی و بی هەیە؟ ئەی ئەی بەڵێ. سەرچاوی کالیسیۆم، فۆسفۆر، ڤیتامینەکانی گروپی B و ڤیتامین A کام گروپە؟ A گروپی سەوزەوات B گروپی میوە C گروپی کاربۆهیدراتەکان D گروپی شیر و بەرهەمەکانی. سی چرکەتان هەیە؟ مازڵێ ئەوە ڤیتامین گرۆپی شیر و بەرهەمەکانی دی. دی گروپی شیر و بەرهەمەکانی. بۆ تا وەڵامتانە. باشە بزانین دی گروپی شیر و بەرهەمەکانی وەڵامێکی ڕاستە دروستە یاخود هەڵێ. زانکۆی دهۆک دەخاڵی ترتان بەدەست هێنا دەستان خۆش بێ. کۆی خاڵەکان زانکۆی دهۆک 20 خاڵ زانکۆی کۆیە 10 خاڵ. زانکۆی کۆیە کاتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی ئەم پرسیارش دیسان 10 خاڵی لەسرە. تەندروستی لە تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. سەرچاوی سەرەکی ڤیتامین و خوێ کانزایەکان و فایبەر کامە گروپە؟ ئەی گروپی سەوزەوات و میوە
B گروپی گۆشت و بەرهەمەکانی C گروپی شیر و بەرهەمەکانی D گروپی کاربۆهیدراتەکان سی چرکەتان هەیە ئەوەش نییە سەرەکی ڤیتامینە ڕێ کانزایەکانە فایبەر و ڤیتامینەکان لە گروپی سەوزاوات و کاربۆهیدراتەکانن فایبەرەکان لە کاربۆهیدراتەکان و سەوزاوات و میوە هەیە ڤیتامینیش وێ کانزە کانزایەکان کالیسیۆم و پۆتاسیۆم و سەوزاوات و میوە ئەی ئەی گروپی سەوزەوات و میوە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ سەوزەوات و میوە وەڵامێکی ڕاستە زانکۆی کۆیە دە خاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی دهۆک تەکنۆلۆژیا و تەندروستی نەماوە چیتر هەڵەبژێرن جماعتێکی بێژن بایۆلۆجی بایۆلۆژی لە بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی کام لەم توخمانە لە گروپی توخمی سەرەکی پێکهێنەری گشت پێکهاتەکانی ژیاندا نییە ئەی کاربۆن بی ئۆکسیژین سی فۆسفۆر دی کالیسیۆم سی چرکەتان هەیە ATP هەی بطاقه ارتفاعها هەیە کاربۆنجی كربونجي هي صلاصات ما بين أكسجين وكالسيوم الكالسيوم تقدر تشتكي كالسيوم كالسيوم شكلي يعني هذا جواب جواب ده وەڵام دي كالسيوم دی کالیسیۆم بزانین دی کالیسیۆم وەڵامێکی دروستە زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو دە خاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ کۆیە ئەم جۆرە ئەمە جوگرافیا هەڵەبژێرین جوگرافیا لە جوگرافیا ئەیوبی هەیە ئەی شوێنی دارستانە خولگیە نیمچە گەرمەکان دەکەوێتە کام لەم بژاردانەی خوارەوە ئەی ڤۆڵگا بی قەفقاز سی سیبیریا دی هیچ کامیان سی چرکەتان هەیە دەزانی أخذ كيتا روسيا إيه. سيلفيوش شعب على روسيا. على قفقاز جهل روسيا قفقاز هر روسيا قفقاز جهل روسيا قفقازيا كان روسيا قفقاز وين كما شوينا قفقاز روسيا هيدا كانت دكاتا نيمتشو ئێستا پرسیارەکە بۆ هەموو کردی یان هیچ کامیانیان قەفقازە ئاگاتان لە کات بێ و زوو وەڵامێکم بنێ هیچ کامیان لەبێ قفقاز قەفقاز بشويني جغرافيا كي بدنا باشە با تەماشای وەڵامەکەکەین بزانین دروستە یا هەڵێ بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو هیچ کامیان وەڵامە ڕاستەکەیە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن چی کاتەگۆریە هەڵەبژێرن يلا دي فیزیا فیزیا لە فیزیا ئەیوبی هەیە بی سندوس ئەڵێ بی کەواتە فیزیا بی کوازار لە زانستی ئەستێرەناسیدا بە چ شتێک دەگوترێت ئەی زنجیرەیەک ئەستێرەی دوای یەک بی ئەستێرەیەکی نۆترۆنی مردوو سی ناوکی کاکێشانێکی چالاک دی ئەستێرەیەکی نۆترۆنی خولاو ئاگاتان لە کات بێ عارف مصطلحات جدا بكلمة كوزر كوزر أحمد
خوازر نزال نبات دميتك معنا يلا زي جمع سی ناوکی کاکشانێکی چالاک بزانی ناوکی کاکێشانێکی چالاک وەڵامێکی ڕاستە. زانکۆی دووە وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەست هێنا، کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی کۆیە با دیسان مێژوو بێت دیسان مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە مێژوو بی. لە چ ساڵێکدا جەنگی دەربەندی کۆڕێ لە نێوان بەرەی کوردستانی و ڕژێمی بەعزدا بە سەرکەوتنی هێزی پێشمەرگە کۆتایی هات؟ ئەی 1974 بی 1991 سی 1988 دی 1992 سی شرکەتان هەیە. بەس ڕاستە چاولێکە 91 ڕاپەڕین کراوە 88 شەڕی ئێران و عێراق. ئەوە نییە دەستانی کۆڕێ شعبان ناطول حكومات روكين ركوشة منيش دارين منيش بابوشوني ئەگاتان لە کات بێت وەڵامەکەم منێ 1991 بی 1991 با بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی دهۆک چی هەڵەبژێرن؟ هنر هونەر هونەر ئەی و بی هەیە؟ اي ئەی ئایس ئەیج فیلمێکی ئەنیمەیشنە بەرهەمی کام کۆمپانیایە؟ ئەی دیزنی بی وارنر برادرز سی بلو سکای ستودیۆ دی فۆکس سی شرکەتان هەیە؟ هەمووتان بینی وتانە ئایس ئەیج. عم دقيق دانينا دقيق انا ورنر براذرز حنا بس بجمع بقى بجمع ورنر براذرز بلو سكاي شرط بلو سكاي اوكي كيش كده اختيار بلو سكاي بس متأكدين بس ابقى لك كوتش ئەگاتان لە کات بێ کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. سی بلو سکای ستودیۆ متأكدون بلو سکای ستودیۆ بزانین وەڵامێکی دروستە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا، کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی کۆیە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەدەبیات ئەی و بی هەیە؟ بی بی کام لەم نووسەرانە سەر بە ڕێبازی مۆدێرنیزم نییە؟ ئەی شێرزاد حەسەن بی کاروان کاکە سوور سی شاکر فەتاح دی بەختیار عەلی سی شرکەتان هەیە؟ كمان هوية شاكر فتاح كسور وشاكر فتاح كان بختار عليه شاشة شاكر فتاح خرج كان مديرنا شاكر فتاح انا شعرك شاعري يكون عايشون تمام سي شاكر فتاح سی شاکر فەتاح تۆزێ دڵنیا بوون ئەم جارەیان وانە؟ والله شاعري هذيك ما نشد كردها. دخانينا باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. دايما بين
وەڵامەکەتان ڕاست بوو 10 خاڵی ترتان بەدەستهێنا وە کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی دهۆک 50 خاڵتان هەیە کاتەگۆریەک هەڵبژێرن بۆ بەدەستهێنانی 10 خاڵی تر. هنر هونەر تەنها بی هەیە کەواتە بی. کۆمپانیای پیکسار لە چی بوارێکدا کاری بەرهەمهێنانی فیلم دەکات؟ A. فیلمی ئەنیمەیشن B. فیلمی دۆکۆمنتەری C. فیلمی کۆمیدی D. هەرسێکیان. سی چرکەتان هەیە؟ نەگەر هەرسێک بیت خدا هەرسی باش لا ئەیە اوكي كومبانيا بيكسار انيميشن سطا سطانوت بيكسار اي هذا جاب لي اي A. فیلمی ئەنیمەیشن ئەوەش بڵێن لەگەڵ یا. اي فيلمي انيميشن باشە بزانین فیلمی ئەنیمەیشن وەڵامێکی دروستە. زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو 10 خاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. ئەدەبیات بێ ئەدەبیات لە ئەدەبیات خۆتان پرسیارێکتان هەڵبژارد ئێستا تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ڕۆمانی ڕۆنی مینە ئەڤینێ تاری مینە مرنێ بەرهەمی کام نووسەرە؟ ئەی کاکە مەم بۆتانی B. مەمەد ئۆزون C. معرف خەزنەدار D. کاوس قەفتان. سی چرکەتان هەیە؟ ڕۆمانی مینە ئەبینێ تاران ئەو یەکەم و دوام شعبان بی ئەی بی نەوەکەنیان بۆ دینی دەکەیت بە نەوەکی زانم یان محەممەد ئۆزونیان مەمەد بۆتانیا پیاوەز قەفتان کاوس قەفتان نییە معرف خەزنەداریش نییە ناونیشانەکەی خۆی لە خۆیدا سوڕۆنیە. دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. منداڵم ئای وەڵام محەممەد ئۆزۆن مەمەد ئۆزون مەمەد ئۆزون بی مەمەد ئۆزون. بزانین مەمەد ئۆزون وەڵامێکی دروستە. زۆر دڵنیا نەبووی کە وەڵامەکە ڕاست بیجا ئەڵەی دڵنیام. أنا قلت من آخره وهونية شكا ما عرف خزنة دار جاواز ئەوان نووسنی وایە نیە لە من ئەوە نازانم دڵنیا بوون یاخود شانس بوو بەڵام 10 خاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. هاتینۆ لای ئێوە زانکۆی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ لوجيك لۆژیک. لۆژیک A و B هەیە؟ اي A. پەیوەندی نێوان دارستان و دار وەک پەیوەندی نێوان کام لەمانەیە؟ A. دار ڕووەک B. دار گەڵا C. دار لق D. دار ڕیشە. سی چرکەتان هەیە؟ علاقاتنا بين دارستان وداري دارستان ئەولی گوتیە دارستانی بچیکتر یعنی دار بچکی بچیکتر مانە لقە دبيتا دار ريشة نەگەر لق بیت لقمانە وصلنا شاقة قال يلا بركة بلقي داري يكش فايق جوان لقى عاريش بس أبيم لقى چونكو لق إيش قالوا مصنع زوو وەڵامێکم بنێ. وەڵام وەڵام B. دار گەڵا. قالوا چه تشتا باشە زانین دار و گەڵا وەڵامێکی ڕاستە. وەڵامەکەشتان لۆژیکی بوو هەر لەبەرەوە 10 خاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ.
زانکۆی کۆیە بژێرین چی هەڵەبژێرن؟ جیوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها بی ماوە وڵاتی لیبیا لە باکووری ئەفریقا دەکەوێتە سەر چ دەریایەک؟ ئەی دەریای ڕەش بی دەریای سوور سی دەریای عەرەب دی دەریای ناوڕاست دەریای ناوەڕاست دی دەریای ناوڕاست لە سیهەم چرکە وەڵامتاندایەوە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی دهۆک لۆجیک ئەحمەد دەڵێ لۆژیک لۆژیک تەنها بیمەوە بی نرخی ڕادیۆیەکی بچووک 720 دینارە ئەو ڕادیۆیە دەبێ بە چ نرخێک بفرۆشێت تا لە 120 قازانج بکات ئەی 900 دینار بی 550 دینار سی 864 دینار دی 920 دینار چی چرکەتان هەیە؟ تو سالت گشتی؟ تدانین اختیارات بشه نه 1440 اجازه میدین بری خیلی بس 720 داوش 5 10 ثانیه ئاگاتان لە کات بێ وەڵامێکم بنێ وەڵام 864 سی 864 دینار باشە بزانین 864 دینار وەڵامێکی ڕاستە زانکۆی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 80 خاڵ زانکۆی کۆیە ئەم جارە وەرزش زانکۆی کۆیە دەڵێن ئەم جارە وەرزش ئەی ڕۆبێرتۆ کارلۆس چەند جار خولی یانە پاڵاوانەکانی ئەوروپای بردۆتەوە لەگەڵ یانەی ریال مەدرید ئەی 4 جار بی 3 جار سی 5 جار دی 2 جار ئێوەش سیکەتان هەیە دوو سیزن لەوێ بۆ بە خولی پاڵەوانەکانی ئەوروپای بەس لەگەڵیان ئەکیدی ئەگەر هەموو سێ جارە دویان سێ دەست تماشا على تأكيدا والله تأكيد به تاکیدی کاتتان خەریکە نامێنێ دوو جار دوو بی دی دی دوو جار دی 2 جار باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخەوە وەڵامەکە هەڵەبوو دەبواە گوێتان لە شەعبان بگرتایە 3 جار نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کۆیە زانکۆی دهۆک فیزیا تەنها ئەی ماوە کام تەلسکۆپی بۆ شایگەری ناوی ئەو زانایی هەڵگرتووە کە یاسای کشان یا گەورەبوونی گەردوونی دانا ئەی جیمس وێب بی هابل سی سپیتزەر دی فێرمی چی چرکەتان هەیە؟ هابل بی هابل لە 20ەم چرکە بڕیارتان ناکە بی هابل وەڵامە ڕاستەکە بێ
دڵنیا بوون؟ بۆش سەتانەوەت باشە بزانین هابڵ وەڵامێکی دروستە یا هەڵێ. بەم وەڵامە ڕاستەش توانیتان خاڵەکانتان بەرزکەنەوە و ببنە خاوەنی 90 خاڵ. زانکۆی کۆیە کیمیا کیمیا بی ئەی و بی هەیە؟ بی بی ناوی ئاوێتەیەکی کاربۆهیدراتی بە گشتی چ باشگرێکی هەیە؟ ئەی دۆت ئاز بی دۆت ڕایدز سی دۆت ئۆز دی دۆت ئایت سی چرکەتان هەیە؟ ئایت ئەکیدی ئەوە نازانم ڕاستە چکە شارەزای و بەرەی دوو دڵ نابێ بیستشکەش تاکیدی ئۆسمۆلاری مارینە ئەز ڕای دزنەیە سێرەکە بخوێنە جارێکی تۆزە چرکەت ناوی کار ئودێکی کاربۆهیدراتی زوو بەنهاشت زوو وەڵامێکم منێ خەریکە کاتان نامێنێ. زوو بەدەی ئایت دی دی باشە بزانین زانێری بەس دۆت ئایت وەڵامێکی ڕاستە. بەداخەوە زانکۆی کۆیە ئەم وەڵامەتان ڕاست نەبوو. وەڵامە ڕاستەکە دۆت ئۆز نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی دهۆک ئێستا بزانین ئێوە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ کیمیا، بیرکاری، وەرزش؟ کیمیا کیمیا لە کیمیا تەنها ئەی ماوە. ئەی کاربۆهیدراتەکان لە چ دەستە توخمێک پێک هاتوون؟ ئەی کاربۆن هایدرۆجین نایترۆجین بی کاربۆن هایدرۆجین ئۆکسجین سی کاربۆن نایترۆجین ئۆکسجین دی کاربۆن فۆسفۆر سۆدیۆم سی چرکەتانێ؟ ئەمە ئەیە درستە ئەی سەدا سەد بۆ بی درستە وەڵام ئەی کاربۆن هایدرۆجین نایترۆجین ئەی کاربۆن هایدرۆجین نایترۆژین. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامەکەتان هەڵە بوو کاربۆن هایدرۆجین ئۆکسجین وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێن. زانکۆی کۆیە بیرکاری وەرزش وەرزش بە جەماعی ریاضی بە کۆی گشتی بڕیاری وەرزشیاندا و تەنها بیماوە کەواتە بی. باشترین یاریزانی جیهانی تۆپی پێ بۆ ساڵی 2006 کێ بوو؟ ئەی زەینەدین زیدان بی کریستیانۆ ڕۆناڵدۆ سی ڕۆناڵدینۆ دی فابیۆ کاناڤارۆ فابیۆ کەنەڤارۆ کەواتە فابیۆ کەنەڤارۆ. فابیۆ کەنەڤارۆ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. دڵنیا بوون وەڵامەکە ڕاستە و وەڵامەکە ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 7 خاڵ. زانکۆی دهۆک تەنها بیرکاری ماوە کەواتە بیرکاری. لە بیرکاری ئەی و بی هەیە. ئەی گۆشەی 120 پلە بە پێوەری رادیان دەکاتە کام لە مانەی خوارەوە؟ ئەی 3 پای دابەش 2 بی 2 پای دابەش 3 سی پای دابەش 4
دی پایدا بە 6 سی چرکەتان هەیە بەری خۆ دەوێت 120 کێ کێشکەشمان مەقیاسە مەقیاسەش چشکە چبیجی لا چرکەیت دەسانێتان ماوە زوو وەڵامێکم بەرێ سێ پای دو سەرسێ سەرسی چەند بی سی بیە پایدا بە 4 بیە باشە بزانین لە نێوان بی و سی کامیان وەڵامی ڕاستە وەڵامی ڕاست ئەحمەد زانی بەداخەوە 2 پایدا بە 3 وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی دهۆک زانکۆی کۆیە هەفتا خاڵتان هەیە و تەنها یەک پرسیارتان هەیە لەسەرە بیرکاری بابی بێ وەرن جەمات وەرن قەبارەی لولەک بەکام لەمانەی خوارەوە دەدۆزرێتەوە ئەی 2 پای RH B 2 پای R2H C پای 2 R2H D پای R2H سی چرکەتان هەیە هایت ئەوە پایەکە دەکاتەوە قەبارەی لولەک بەکام لەمانەی خوارەوە دەدۆزرێت قەبارەی لولەک بەکام لەمانەی خوارەوە دەدۆزرێتەوە مەدام لێرە ئێکی نەدۆنەوە ئێستا بەرزینیە دوولەک ئێستا تێگەم بەڵام دنیا ئاگاتان دەکات بێ ئەی بێت ئەی کوتە وەڵام 2 پای RH باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە پای R2H وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی کۆیە خۆشەویستان ئێستا بزانین لە نێوان زانکۆی کۆیە و زانکۆی دهۆک خاڵەکانیان چەنە زانکۆی کۆیە 7 خاڵ و زانکۆی دهۆک 90 خاڵ خۆشەویستانم بیرتان نەچێ کۆتا قۆناغ ماوە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بزانین خاڵەکانی نێوان زانکۆی دهۆک و کۆیە دەگات بەچەند دوای ئەم ناوبڕە دەین وڵاتان ئەخۆ کۆمەمامی ئەم هەش تەکنۆلۆژیایەت یعنی ئەم پشڕاز بووین دەشین بەرسف داین و یەکێ بەرسف مەدرس دژدا من كاتيجوري فيزياء هربجات تشنكو برا بترم علمينا وما فيزياء اختيار تشوف بما بصناهي بو وما جاب راسته ما تندرستی هەڵبزار جبەروی ئەگەری کۆمەندیت ئەم وەکتیمەک پی بواریدا پتر چارەزاینا ئەم دە سەرکەفتنێت توێ پرسیارێ داینی خودی هەر هەواڵی من گوتە من لۆژیکی جێ بگرە مژی لۆژیک جێ گرت و خۆشبەختانە وەڵام درست دەکرد لە پرسیاری چۆرامدا بۆری جوگرافیامان هەڵبژارد چونکە من لە بەشی جوگرافیۆم شەڕازایەکی باششم تێ هەیە بەڵام لەبەر نزیکی وەڵامەکان نەمانتوانی بزەبت وەڵامی تەواو هەڵبژێرین بۆیە وەڵامی هەڵامان هەڵبژار لەبەر ئەوە تەندروستیمان هەڵبژار من و مارینا لە بەشی تەندروستینە هەستمان دەکرد کە وەڵامی پرسیارەکە دەزانین و پرسیارەکەمان زانی و دەخەڵمان خستە سەر خاڵەکانی خۆمان بە شەهرە خۆشەکەی وەرزش بوو و ئەوەی کە هەر هەمومان بەبێ هەڵبژاردن زانیمان جوابەکەی شتێک بوو کە ورەی بە هەموماندا هەیە لەبەرەوەی من خۆم اختصاص مێژووە بۆیە پێم باش بووکەوە مێژوو هەڵبژێرم باوەڕێکی تەواویشم بە خۆم هەبوو کە وەڵامەکەم ڕاست دەرچوو حتمما ڕاستی دەرچوو توانیمان بینە خاوەنی دەخاڵ خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشەوەی دەست پێ بکەین هەردوو زانکۆکە لە نێوان قوتابیەکان گۆڕانکاریان کردووە پێمان خۆشە بزانین
ئێستا زانکۆی دهۆک چ گۆڕانکاریشی کردووە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی دهۆک سندس فرانسۆ پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ هەورۆ تاهێر. هەورۆ تاهێر تەمەن 24 ساڵ قوتابی خۆناغی سێمی بەشی کۆمەڵایەتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. هەورۆ بەخێراتی بۆ پێشبڕکێکە. مەمنون سپاس. بە هەمان شێوە زانکۆی کۆیەش گۆڕانکاری کردووە. با بزانین گۆڕانکاریەکانی زانکۆی کۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی کۆیە مارینا باپیر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ سکاڵا حەمەدەمین. سکاڵا حەمەدەمین تەمەن 39 ساڵ قوتابی خۆناغی سێمی بەشی زمانی کوردی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پسپۆڕی زمانی کوردی. هەروەها هاوتا سەلام پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لاوێن دڵشاد. لاوێن دڵشاد تەمەن 20 ساڵ قوتابی خۆناغی دۆمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا دکتۆرا بەدەست بێنێت لە یاسای نێودەوڵەتی گشتی. سکاڵا و لاوێن بەخێر هاتن. خۆشەویستانم پێشوی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵی زانکۆکان بە ئێوە جاریشکە بە بیرتان بێنمەوە. زانکۆی کۆیە 7 خاڵ، زانکۆی دهۆک 90 خاڵ. بەڵام ئێشتا ئەم بڕگەیە ماوە بزانین هەردوو زانکۆ خاڵەکانیان چی لێ بەسەر دێت. وەک گوتمان لە هەر زانکۆیەک دوو بەشدار بوودێتە لای من. لە زانکۆی دهۆک واربین فەرموو بێرە. لە زانکۆی کۆیە ڕعد فەرموو بێرە. دەستان نزیکەنەوە لە بۆتۆنەکان خۆتان ئامادەکەن. من تۆزێ دوورەکەم لە ئێوە. سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. با پرسیارەکە تەواوکەم ئینجا دەست بێنن بە بۆتۆنەکە. پرسیار یەکەم بۆ ئێوە. زانایی بەناوبانگی بۆ ماوەیی مەندڵ چ ڕۆکێکی بۆ یەکەم تاقیکردنەوەی بەکارهێنا؟ گوڵی دەمی شێر. زانکۆی کۆیە گوڵی دەمی شێر. نازانم بە لەغەتێکی دەرچی پێڵێن. هەڵەیە وەڵامەکەت زانکۆی دهۆک؟ وەڵامەکەی نازانم. وەڵامەکە نازانێ. کەلوو یاخود لۆبیای سەوز وەڵامە ڕاستەکەی. بەڵام بە بۆدینەکەی پێداڵێن گوڵی دەمی شێر. گوڵی دەمی شێر. من وای لێ تێگەیشتم. گوڵی دەمی شێر شتێکی ترە لۆبیا. ئەخر لۆبیا خواردنە. دووهەم پرسیار بۆ ئێوە. دادگای نێودەوڵەتی جیهانی دەکەوێتە کام شار لە جیهاندا؟ لاهای. زانکۆی دهۆک؟ لاهای. لاهای. وەڵامەکەت ڕاستە. 5 خاڵە دەدەستێنا. تۆ ئێشتا ئەو بۆتۆنەکەی دەستناوە بۆ بۆتۆنەکە. ئەگەر ئەو نەیزانێت تۆ وەڵامە ڕاستەکەت پێ دوتووە. بەڵامەکە خۆم دەزانم خۆم لە کولیژی یاسام. تۆش نەزانی. من دڵنیام لەوەی کە ئەگەر ئەم من دای نەگرم ئەو ئەزانێتن. دڵنیا بووی کە ئەزانێ. چونکە خۆی لە بەشی سیاسە و قسەشمان کردەوە. کۆتا پرسیار بۆ ئێوە. یەکەم کەس کە چووە سەر مانگ کێ بوو؟ زانکۆی کۆیە. ئامسترلینگ. 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 کۆتاوەڵم ئامستر. نیل ئارمسترۆنگ. نیل ئارمسترۆنگ. وەڵامەکەی ڕاستە. نزیک بوویتەوە لێی بەڵام ئاخر بەتهاتی ناوەکەم لەبیر نەماوە. یەکەن کەسی کە بە دەوریژی سووریا یوری گاگارۆف. ئەوە زانیاریی دوای. زۆر زۆر سپاس تۆشێنی خۆتان. دوو بەشداربووی تر لە زانکۆی دهۆک هەورۆ. لە زانکۆی کۆیە سکاڵا. هەردووکتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن دەستخەنە سەر بۆتۆنەکان و سێ پرسیاریش هەیە بە هەمان شێوە بۆ ئێوە. پرسیاری یەکەم. کام شاری ڕۆژهەڵاتی کوردستان گەورەترین شاری کوردنشینە لەو ناوچەی کوردستان؟ مەهاباد. زانکۆی کۆیە دەڵێ مەهاباد. هەڵەیە پرسیارەکە دووبارەکەوە. کام شاری ڕۆژهەڵاتی کوردستان گەورەترین شاری کوردنشینە لەو پارچەی کوردستان؟ یاڵە سنە. سنە؟ هەورۆ دەڵێ سنە. هەڵەیە وەڵامی ڕاست کرماشان. دووهەم پرسیار بۆ ئێوە.
ڕێژەی وشکانی سەرگۆی زەوی چەندە؟ زانکۆی دهۆک 23 23 هەڵەیە زانکۆی کۆیە 25 25 وەڵامی ڕاست لە سەدا 29 کۆتا پرسیار بۆ ئێوە کورتکراوەی ناوی ڕێکخراوی تەندروستی جیهانی چییە؟ کاتان خەریکە نامێنێ؟ تەندروستی جیهانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بەداخەوە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە WHO زۆر سپاسانەکەین بچنەوە شوێنی خۆتان زۆر سپاس لە زانکۆی دهۆک دڵشاد لە زانکۆی کۆیە لاوێن دڵشاد و لاوێن بەخێر بێن دەست نزیکەنەوە لە بۆتۆنەکان و خۆتان ئامادەکەن سێ پرسیاریش بۆ ئێوە هەیە پرسیار یەکەم بۆ ئێوە ناوکی ئەتۆم لە چی پێکهاتووە؟ زانکۆی دهۆک پروتون و نیوترۆن پرۆتۆن و نوترۆن ڕاستە 5 خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت دووهەم پرسیار کتێبی چل ڕێساکەی عاشق لە نووسینی کێیە؟ اختار علي ئەلیف شەفەق لەتیف شەفەق ئەلیف شەفەق ئەلیف شەفەق زانکۆی دهۆک ڕاستە بەختیار عەلی نەبوو وەڵامەکەش ئەلیف شەفەق ڕاست بوو کۆتا پرسیار بۆ ئێوە کام جۆری شوشە زۆرترین بەرگری هەیە بۆ پلەی گەرمی بەرز؟ زانکۆی دهۆک بایرکس پایرێکس زۆر ڕاستە زۆر سپاس بۆ ئێوە فەرموون بچنەوە شوێنی خۆتان دڵشاد خاڵی زۆری بەدەست هێنا بۆ زانکۆکەی لە زانکۆی دهۆک ئەحمەد و لە زانکۆی کۆیە شەعبان هەر لە ئێستا پیرۆزە چکە پێ وایە ئەگەر پازە خاڵ بێزێنین هەر بڕای بەداخەوە بەڵام گرنگەوەی بە ڕۆحێکی وەرزشی بزەوت وەریگریت و گرنگ بەشداربوونە سێ پرسیار بۆ ئێوە ئامادە بن پرسیاری یەکەم بەشی ناوەوەی مێشکی مرۆڤ چ ڕەنگە؟ زانکۆی دهۆک ڕساسیە گرەی ڕەساسی گرەی هەڵەیە زانکۆی کۆیە سوور سووریش نییە سپیە. وەڵامە ڕاستەکە سپیە ئیمانێ ئەو دوو ماتەرە گرەی ماتەر و وایت ماتەر زۆرینەی وایت تەواو. وایت یعنی سپی گرەی یعنی ڕەساسی باشە دوو پرسیاری تر ماوە تەواو ئامادە بن ئەو مادەی بۆ نووکی قەڵەمی دار بەکاردێت ناوی چییە؟ زانکۆی دهۆک لید ڕساس لید بە لید ئینگلیزی دەڵێن لید بە عەرەبی ڕساس ڕساس بە عەرەبی بە عیلمەکەی چی پێڵێن ناوە زانستیەکەی؟ گرافیت 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 زۆر ڕاستە گرافیت ڕساس کاربۆن کۆتا پرسیار بە تێکەڵکردنی دوو ڕەنگی سوور و زەرد چ ڕێنجێکمان دەست دەکەوێت؟ زانکۆی دهۆک کەسک کەسک ساوس یاری ساوس وەڵامەکە هەڵەیە سوور و زەرد چیمان دەست دەکەوێت؟ ئەرخەوانی شەعبان ئەڵێ ئەرخەوانی ئەرخەوانی نه ئەرخەوانی نه یەک وەڵام وەرەگرم یەک وەڵام وەرەوە ئەفسانەیە ئەرخەوانی هەڵام ئەرخەوانی پرتەقالی پرتەقالیۆنیە پرتەقاڵی پرتەقالی وەڵامی ڕاست پرتەقالیە زۆر سپاس بۆ هەردوو لاندان بستنەوە شوێنی خۆتان دەستان خۆش بێ زۆر سپاس پرتەقالی بستنەوە شوێنی خۆتان خۆشەویستانم
بەم شێوەیە ئەم بەرنمەیەش کۆتایی هات کۆی خاڵەکانی زانکۆی کۆیە 7 خاڵ کۆی خاڵەکانی زانکۆی دهۆک 120 خاڵ خۆشەویستانم زانکۆی کۆیە بەداخەوە بەجێمان دێڵێ بە ساڵی داهاتوو دەتوانن جارێکتر بەشدار بن زانکۆی دهۆک دەچێتە قۆناغێکی تر خۆشەویستانم بەرنامەی ترمانە بێ تا بەرنامەیەکی تر هەر شاد و کامەران بن ئەوە یەکەم دەرفەت و آخر دەرفەتیشمان نابێ هیوام وایە بۆ ساڵێکی تر بتوانین سەرکەوتن بەدەست بێنین توانای ئەوەمان نەبوو کە بچینە قۆناغێکی تر هەرچەندە سەرکەوتمان بەدەست نێنا بەڵام لەم بەرنامەدا چەندین کەسانی نوێمان ناسی و زانیاری نوێمان کۆ کردەوە و هیوای سەرکەوتن بۆ گروپی بەرامبەر دەخوازم لەبەرەوەی زانیاری دەریایە هەموو کەسێک نەوانەیە دەربەستی نییە و ئیشاڵڵا لە بۆ جارە چیکە من باش بە حاڵی خۆم ئەوی زانیاریم هەبوو توانی وەڵام دەم ڕەنگە 56 خاڵشم بۆت هاوڕەکانم کۆ کردوێتە وەڵامی تر چانس یاوەرمان نەبتا کۆتایی سەرکەوین بەڵام سەرکەوتن بەڕای من تەنها هەربردنەوە نیە سەرکەوتن وەرگرتنی ئەزمونە بۆیە هیوادارم لە ساڵانی داهاتوو جۆرەنگەکە و بەرنامەیە هەر بەردەوام دەبێت ئاستێکی جوانتر پێشکەش بکەینەوە زۆر خۆشحاڵ بووین کە کۆمەڵێک هاوڕێمان ناسی تشتێ بۆمەش خۆش هەمیان خۆشتراف هەواڵێت گەلمی گەلێک ڕێکخستیش و لە خودکرد و هەمیژیت زیرەک بوون و هەمشیان هاریکاریەوەم زیرەکاتیەوەن قۆناغەیەکە سەرکەوین و بچینە قۆناغات دوێ ئەس گەلێک دڵخۆش بن چوم بەشدار بم بەرنامە ئەستێرەکانی زانکۆ و ئەم فایدا بینم چێنە مەرحەلە دوێژ سوپاس بۆ خودێک کام سەرکەفتین لۆ سەرکەوتن هاتبووین و بەپات پشتی هاوڕەکانمان توانمان سەرکەوتن بەدەست بێنین خوش دەستپێکی ئەس گەلێک کێف خۆش بم و بەرنامەیەکی وەکی ئەو مەزن بەشدار بم نوکە هێشتا گەلە کێف خۆشترم چونکە ئەم سەرکەتین بۆ قۆناغە دوێ ئینشاءالله چاوەڕێینە و ئاستێکێ هێش بلندتر نیشان بدەین قۆناغە بهێت